لە کاتێکدا لە هەرێمی کوردستان یادی ڕۆژی جیهانی کرێکاران دەکرێتەوە کە زیاتر لە ١٧٠ کرێکاران مافی دەستەبەری کۆمەڵاتیان نییە. زۆربەی کرێکاران بە موچەیەکی کەم کاریان پێدەکرێت و لە کارەکانیان دەردەکرێن. کرێکاران نیگەرانن لە نەبوونی موچەی پێویست و نەبوونی دەستەبەری کۆمەڵاتی و جێبەجێنەکردنی یاساکانی کرێکاران. ڕۆژی کرێکارە و ڕۆژەیە کە ڕۆژانە ئیشی هەبێت و ژێوی ژیانی پێیاکات. ئەم ڕۆتینات وشتا ئەمە هەمووی ڕۆتیناتە. ئەوەی کە پێویستە کرێکار بۆ کرێکار بکرێت ژێوی دابیرکردنی سەلامی سەنایە لە وەکو کارمەندێک من وەکو کارمەندێک کرێکاری کارەبام. ژێوی دابیرکردنی سەلامی سەنایی دابیرکردنی پێداویستەکانی ڕۆژانەیانە نەکراوە. پلە بەرزکردنەوەیان وەستا ڕاژیراوە. هەرچی هیچ شتێکی بۆ دابین ناکرێت. چی میگه ئەو ڕۆژەیە مە تێرمە ڕۆژ دەژنێمێتەوە. ئەو ڕۆژێک لەکار تێر بە ڕۆژ دەژنیوەکەجە. ناڵێ مریەکە داغەنەکە. ئەسوی خۆتە. چەنا ساقمان دامی کردو لێ بۆ سا لە ماڵ و کرێکارانی کوردستان زوڵم لێکراون. بەڕاستی زوڵم لێکراون. ئەو لە موچەی پاشەکەوتم بۆ چیە من؟ یا لە 20 لێ بڕێ 18 لێ بڕێ من لە 100 کرێکارەکە ئیشەکەم کەم نەکردووەتەوە. بگرە زیایشی کردووە لە 18 لێ بڕێ. داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم ئەم لێ بڕینە لابە لەسەر کرێکارانی کوردستان. لە سەرەتای ساڵی 2020 تاوەکو ئێستا 10 کرێکار لە کاتی کارکردندا گیانیان لەدەست داوە. زۆرترینیان لە سلێمانی بووە کە 7 کرێکار بووە. بەبێ ئەوەی دەستەبەری کۆمەڵاتیان هەبێت و لە دوای خۆیان خانەوادەکانیان موچەکانیان پێ بدرێت فرامۆش دەکرێن. یاساکانی کرێکاران جێبەجێ ناکرێن و خاوەنکار پێشێلی یاساکان دەکات و لێپێچینەوەیان لەگەڵدا ناکرێت. دۆخی کرێکاران لە ئیستا لە هەرێمی کوردستان بە گشتی زۆر خراپە. ئامارەکانیش دەریان خستووە کە خراپە و ئامارەکان دەریان خستووە لە سلەیمانی خراپترە لە شوێنەکانیکە. بەپێی ئامارەکان لە 4 مانگی ساڵی بیداەتی ئەم ساڵە این 4 مانگی یەکەمی ئەم 2020 10 کرێکار جانی لە دەستداوە لە هەرێمی کوردستان 7 لە سنووری سلەیمانیایە کە ئەمە جێی داخوونیگەرانیە. ئەمە دەلالت لەواکە کە ژیان و گوزەرانی کرێکاران بەڕاستی خراپە. یاساکان ئەگەر وەک خۆی جێبەجێ بکرێ لە 180 گوزەرانی کرێکاران باش هەبێ. بەڵام جێی داخە ئەم یاسا کۆنانەی لە ڕژێمی بەحسەوە تاکو ئێستا ئێمە ئیشی پێەکەین وەکو خۆی جێبەجێ ناکرێت. ڕێکخراوە کرێکاریەکان پێیان وایە پێویستە یاساکان تونتر بکرێنەوە بەسەر خاوەنکار و سەرمایەدارەکان زیاتر پابەند بکرێن بە دەستەبەرکردنی مافەکانی کرێکارانەوە. بەڵام هەموو ئەوانە داواکاریەکن ساڵانە دووبارە دەبنەوە بێ ئەوەی چارەسەر بکرێن. یەکی ئایا ڕۆژی جیهانی کرێکارانە. کرێکاران لە هەرێمی کوردستان لەم ڕۆژەدا دەڵێن با گرنگی بە پەیکەرەکانمان نەدرێ، گرنگی بە بوونی خۆمان بدرێ، ماف و ئیمتیازاتەکانمان ئەو یاسانی کە هەیە کرێکاران لەم ڕۆژەدا وەکو خۆی جێبەجێ بکرێ و مافی دەستەبەری کۆمەڵاتیان بۆ بکرێت، نەک یادێکی سارد و سۆڕ کە لەم یادەدا تەنها پەیکەرێک و کۆمەڵی قسەی دووبارە بێت کە بەرپرسان لە یادانەدا دەیکەن. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.